بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. برایانی بەڕێز خۆشحاڵم کە لە دەرسێکی دیکە بە خزمەتتان دەگەمەوە لە شەرحی مەتنی عەقیدەی تەحاوی. خوازیارم خوای پەروەردگارە و دەرسانە بخاتە تەرازووی چاکەکانمان و تەرازووی چاکەکانمانی پێ قوڕسکە و خوای پەروەردگار ئەو مەجلیسانەمان لێ وەربگرێ بیکاتە مەجلیسی ذکر لە دنیا و لە دوا ڕۆژدا ئینشاءالله. لە هەڵوەستەیەکی زیاتری دەویست وەضەرەبە لەهم ئاجالە کە بینەوە خزمەتی و لەوێن دەرێوە پێم خۆشە هەندێک حەقایق و ڕاستی دیکە هەن بیان خەینە ڕوو. خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بە گەورەی و عەزەمەتی خۆی ئەو بوونەوەرەی کە دروست کردووە هەم نوقتەی بیدایی بۆ داناون و نوقتەی نهایی بۆ داناون. ئەوەیە کە دەفەرمێ وەضەرەبە لەهم ئاجالە واتە کەلیمەی الآجال یان کەلیمەی الأجل دەفەرمێ يطلق على نهاية المدة المقدرة. بەو کۆتایی دیاریکراوەی دەگوترێت کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دیاری کردووە بۆ هەموو مەخلوقات. خوای پەروەردگار تەبارەک و تەعالا عمری دنیای دیاری کردووە کە دیاری کردووە دەفەرمێ هو الذي خلقكم من طين ثم قضى أجلا وأجل مسمى عنده. يعني ئەو کاتە دیاریکردنە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بۆ هەموو دنیا کاتەکەی کەنجینە ڕۆژی قیامەتەیە کە ڕۆژی قیامەت داهات، یعنی عمری دنیا کۆتایی پێدێتن. ئەو جا خوای پەروەردگار هەموو ئومەتەکان، هەموو نەتەوەکان، هەموو حەزارەتەکان دەفەرمێ لكل أمة أجل. ئەگە تەماشەی حەزارەتی دنیاکەی تەماشە دەکەی کۆمەڵە خەڵکانێک حکمیان کردووە، بەڵام ئایا هەتا سەری بوون؟ نە. و ئەوەی ئەمڕۆژ هەیە ئەو دەسەڵاتدار و ئەو حکمڕانانەی کە هەشن ئەوانەش نامینەوە هەتا قیامەتێ. کو دەفەرمێ كل نفس ذائقة الموت، هەموو ئینسانێک دەبێ بمرێ، بە هەمان شێوەش هەموو حەزارەتێک دەبێ لە بەین چێتن و نامێنێتن. لەبەرەوەش تەماشەکە حتا حەزارەی ئیسلامیش ئەوە عەباسیەکانن، ئەوە عوسمانیەکانن، ئەوە پێداوەرەجا لەو نێوەندەیدا دوای خولەفای ڕاشدین ڕەحمەتی خوایان لێبێ هەر یەکە و هاتوو تەمەنێکی بەسەر بردووە کۆتایی پێ هاتووە. دووسێشت هەن لێرانە برا بەڕێزەکانی خۆم زەرورە ئیشارەی پێ بکەم، ئەویش کە لەوانەیە مشتومڕێکی زۆر لە نێو خەڵکیدا هەبێ، ئایا ئەو عمرەی کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دیاری کردووە زیاد و کەمەکاتن یانەنا؟ ئەگە تەماشەی ئەو فەرمودانەی پێغەمبەری خوا بکەی عەلەیهی سەڵات وەسەلام، پێغەمبەر دەفەرمێ من ئەحەبە ئەن یوبسەطە لەه فی رزقه ویونسە لەه فی ئەثەره فەلیەصل ڕەحیمەه. ئەوەی کە دەیەوێ ڕزق و ڕۆزی زیاد بێ و ناودەنجی باشی بمێنێتەوە باسیلەی ڕەحم جێبەجێ بکاتن. لە فەرمودەیەکی دیکەدا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ ولا يزيد في العمر إلا البر. چاکە جا بە تایبەتی لەگەڵ خزم و کەس و دایک و باوک و دەوروبەردا دەڵێ هیچ شتێک لە عمری ئینسان درێژ ناکە ئیلا چاکە نەبێتن. برا بەڕێزەکانی خۆم، ئەو فەرمودەشتان گوێ لێ بووە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ ئینسان کاتێک کە لە ڕەحمی دایکیدا دەبێتن، لە ڕەحمی دایکیدا دەبێ، خوای پەروەردگار کە ڕوحیوە بەرهات چوار شتانی بۆ دەنووسرێتن. یەکێک لەوانە ڕزقە و یەکێک لەوانە تەمەنە. یەکێک لەوانە ڕزق، یەکێک لەوانە ئەی چۆن ئەوانە گۆڕانکاریان بەسەردا دێتن. برا شیرنەکانی خۆم،
طبعا ئێمە کە لە خزمەت ئەسما و صفاتی خوا داین، لە خزمەت دەسەڵاتی بێ سنوور و بێ حدودی خوا داینە. ئێمە قسە لە دەسەڵاتی هیچ دەسەڵاتدارێک ناکەین، قسە لە گەورەی و عەزەمەتی خوا دەکەین. خوای پەروەردگار تەبارەک و تەعالا عولەما ڕەحمەتی خوایان لێبێ ئاوا وەڵامی ئەو فەرمودانە دەدەنەوە و ئاوا ڕاوە و پێناسەی ئەو فەرمودانەی پێغەمبەری خوا دەکەن عەلەیهی سەڵات وسەلام لە عومر درێژی و لە ڕزق زۆری. هەندێکی دەڵێن گۆڕانکاری بەسەردا نایەتن، یعنی ئەوان هاتوون زاهیرەکەیان لێک داوەتەوە، دەفەرمون خوای گەورە بەرەکەتی داوێتێ، یعنی شتێکی کەم بەرەکەتدار دەبێ، ڕزقەکە بە زیادەوە بەسەرتدا دەڕژێتن، بە زیادەوە دەمێنێتەوە. لە مەسەلەی عومر درێژیش دەفەرمێ خوای گەورە بەرەکەت داوێتە عومرت، بەرەکەت داوێتە تەمەنت و عەفوەن تەمەنت پڕ بەرەکەت دەبێتن لە شتی پڕوپوچ و لە شتی مالایعنی سەرفی ناکەی. بەڵام قسەی بە قووەت ئەوەیە، دەفەرمون نە، خوای پەروەردگار فلان کە عەبدەی خەڵق دەکاتن، ئەسڵی عومری فلان کەسی پێشەوەی کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لە لەوح المەحفوظ بینویسێتن، ڕزقی فلان کەسی پێشەوەی کە تۆماری کاتن بە ثابتی کە گۆڕانکاری بەسەردانایە لەوح المەحفوظ تۆماری کە، خوای گەورە دەزانێتن کە ئەو عەبدە عەبدێکی باشە، سیلەی ڕەحم جێبەجێ دەکا، پیاوێکی چاکەکارە، زۆر دوعا دەکات، چکە دوعاش هاتووە کە تەئسیری هەیە لەسەر ڕزق و ڕۆزی و لەسەر ئەوانە ئینسانی. دەفەرمێ لە قەدەر ئەوەی کە مەسەلەن لە ئەسڵدا خوای پەروەردگار تەبارەک و تەعالا تەقدیری بۆ کردووە ئەگەر ئەو شتانەی نەبانە، بۆ نمونە عومری 6 ساڵ بوو، بەڵام لەبەرەوەی سیلەی ڕەحم دەکا و زۆر دوعا دەکا و زۆر دەپارێتەوە پیاوی چاکە و سەردانی خزم و دۆست و ئەحباب وانە دەکاتن، دەفەرمێ 20 ساڵی دیکەی بۆ زیاد دەکا، 15 ساڵی دیکەی بۆ زیاد دەکا بۆ نمونە. بەڵام ئەوە بەس خۆی دەزانێ خوای پەروەردگار تەبارەک و تەعالا، نە مەلایکەتێکی مقەڕەب دەزانێ، نە پێغەمبەران دەزانن عەلەیهیمو سەڵات وسەلام. ئەو شەرح و تەفسیلەشی دراوەتێ. بەرحاڵ ئینسان هەوڵدا ئەوەش هەموو تەشجیعکردنێک کە برا بەڕێزەکانی خۆم، چونکە ئینسان عادەتەن حوبی تەمەن درێژی لەلا هەیە و حوبی دەوڵەمەندی و ماڵزۆری لەلا هەیە. یعنی ئەو فەرمودانەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تەشجیعمان دەکەن. بۆچی؟ بۆی کە ئینسان چاکەکار بێ، ئینسان دەستی بەردەوام بەرز کاتەوە دوعا بکە، لەخوا بپاڕێتەوە و سیلەی ڕەحم جێبەجێ بکاتن و دائیمەن ئینسان تەماشە دەکەی ئەگەر پێی خۆشە خەڵک زکری باشی بکە، زکری خێری بکە، باسی فەضائیل و چاکەکانی بکە، دەفەرمێ گەوات پێخۆشە چاکەکار بە، خراپەکار مەبە. ئەو جا خۆشەویستانی خۆم، دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتێک کە ئەو شتانەی هەموو باسکردن، وەکو گوتم تەشجیعکردنێکە بۆی کە ئینسان ئەو نەتیجەی دەستکەوێتن. کەنجی نەتیجەکە دەست دەکەوێت کە ئەسباب و هۆکارەکان بگریە بەر. دەینە سەر خاڵێکی دیکە دەفەرمێ خلق الخلق بعلمه وقدر لهم مقدارا وضرب لهم آجالا، دەفەرمێ لم يخفى عليه شيء قبل أن يخلقهم. برا بەڕێزەکانی خۆم، خوای پەروەردگار تەبارەک و تەعالا پێشەوەی کە مەخلوقات خەڵقکە هیچ شتێکی لێ شاراوە نەبووە. ئەوە نییە مەخلوقاتێکی خەڵق کردبێتن بڵێ وەڵڵاهی جاگە بمزانی بائی وهایە مەعاذەڵڵا وەڵای خەڵقم نەدەکرد. يعني وكما ملائكة دفرمي أتجعل فيها من يفسد فيها ويسفك الدماء ونحن نسبح بحمدك ونقدس لك. خو يقول هذا زانك إنسانك خلقانك لنا إنسان كان شرانجيزو خرابترين إنسان دبن لبروا شيخي طحاوي رحمة إخوائي اللي بجواني هنا ودفرمي لم يخفى عليه شيء قبل أن يخلقهم. هیچ شتێک لە خوا شاراوە نەبوو پێشەوەی کە خەڵقیان کە. یعنی خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی دەزانێ ئەو فیرعەونە کە مەخلووقێکی خوایە، کە عەبدێکی خوایە، کە خەڵقی کردووە،
ئازانەی گەورە دەبێت و تاغی دەبێت و داوای خوایەتی دەکات. بەڵام کە داوای خوایەتیش دەکات، خوای گەورە تەبارەک و تەعالە ڕاست نایەتن هەموو دنیای بەسەردا کاول کاتن. دوو پێغەمبەرانی بۆ دەنێری لە جیاتی پێغەمبەرێکی ئیذهابا هەڕوون بڕۆن اذهبا إلى فرعون إنه طغى فقولا له قولا لينا. خۆ خوای گەورە دەزانێت کە وەڵام ناداتەوە. لعله يتذكر أو يخشى. برا بەڕێزەکانی خۆم، ئێمە وەکو ئینسان دەبێ ئیشی خۆمان بکەین. ئەو دوو پێغەمبەرە عەلەیهیمو سەڵات وسەلام نەیان گوتۆ خوایە جا پێمان بڵێت خوادا خۆ باوەڕدینی یانە نا، خۆ تۆ زانی ونیە؟ خۆ پێغەمبەران دەزانن کە خوای گەورە هەموو شتێکی لا معلومە. بەس بۆ ئەو پرسیارەیان لە خوا نەکرد تەبارەک چونکە ئیشی وان نییە. ئیشی وان چییە؟ وما على الرسول إلا البلاغ المبين. ئێوە بڕۆن بەلاغەکەی پێ ڕابگەێنن، بەشقم لعله يتذكر أو يخشى، بەشقم فکری بکاتەوە بیر بکاتەوە کە ئەو خوا نییە، یان ترسێکی دوا ڕۆژ و قیامەتی لا دروست بێتن بگەڕێتەوە بۆ لای خوا. لەبەرەوە برا بەڕێزەکانی خۆم، معقول نییە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە بڵێ وەڵا طبعا ئەو شتانەی هەموو بەمەبەست داناون. شەیخی تەحاوی هەندێک لە فێڕەقی ضال قەناعەتیان وا بۆ خوای گەورە ئەو شتانەی کە ئەعمال و کردەوەی ئینسان خوای گەورە پێی ئاشنانی هەتا دروست دەبن و هەتا ڕوو دەدەن، یان خوای گەورە خاڵقی ئەعمالی ئینسان نییە. ئەوە طبعا فکرێکی ضال و گومڕایە. خوای پەروەردگار تەبارەک و تەعالە پێشەوەی کە محەممەد المستەفا دروستکە عەلەیهی سەڵات وسەلام، پێشەوەی ئادەم دروستکە عەلەیهی سەڵات وسەلام، معلوماتی ورد و درشتی لا بۆ کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە چه ساڵێکی دێتە دنیا وەضەرەبە لەهم ئاجالەکاتی بۆ دیاری کردوون هەر یەکە لەوانە. ئەوە لە ساڵێک دێ، ئەوە لە ساڵێک دێ، ئەوە لە سەدەیەک دێ، لە دوایمە چێ دێن. برا بەڕێزەکانی خۆم، ئەوەی کە ئێمە پەلەپەلمانە و ئێمە پێی نیگەران دەبین لای خوای گەورە هەموو شتێکی کۆتایی هاتووە. لەبەرەوە شەکە تەماشەکەن کە باسی قیامەت دەکا، کە باسی بەهەشت و دۆزەخ دەکا، یعنی تەماشەکە لای خوای گەورە کۆتایی هەیە، فەریق فی الجەنە و فەریق فی السەعیر. ئاەتەکانی قورئان بخوێنەوە، ئاەتەکانی بەهەشت و دۆزەخ بخوێنەوە، تووا لەگەڵی تێکەڵاو دەبی و ئاوێتە دەبی کە بەهەشتیەکان لەوێن دەرە ئیستیقراریان کردو لە خۆشی و خۆشگوزەرانی دادەژین و دۆزەخیەکانیش هاوار و فیغان و واوەی لایەنە. ئەو یانی چی؟ خوای گەورە کۆتایی بە قەزیەکان هێناوە، کۆتایی بە هەموو شتەکان هاتووە. ئەو جا خۆشەویستانی خۆم دەفەرمێ هیچ شتێک لە خوای گەورە شاراوە نیە قبل ئەن یەخلوقەهم، کە پێشەوەی کە خەڵقیان کە هیچ شتێکی لێ شارەوانە بێ بە طەریقی ئەولاترە پاشەوەی کە خەڵقیان دەکا هیچ شتێک لە خوای گەورە شاراوە نییە. کەواتە دەبێ ئەو فەقەڕەیە ئیتیزانێکمان بۆ دروستکە بۆی کە ترسمان شەرممان لە خوا هەبێ، کردەوەی خراپ نەکەین و سنوورەکانی خوا نەشکێنین تەبارەک و تەعالە. ئەو جا دەفەرمێ وعەلیمە ما هم عاملون، و دەشزانێ ئەوانە چ دەکەن و چ ناکەن. بەڵام خوای پەروەردگار لەسەر ئەساسی ئەو علمەی خۆی نەهاتووە محاسبەی عەبد و بەندەکانی خۆی بکات کە بە ملیمیش لەوی دەرناچێتن، بەڵکو هاتووە پێغەمبەری بۆ ناردوین عەلەیهیمو سەڵات وسەلام، ڕێی ڕاستی پێڕاگەیاندوین و نسحەت و ئامۆژگاری کردوین کە ئێستا لەو فەقەرەی تەماشەکە. دەفەرمێ وەئەمەرەهم بطاعەته وەنەهاهم عن معصیەته. نەهاتوە خوای پەروەردگار بڵێ وەڵا جا مادامە من هەموو شتێکی دەزانم و دەزانم چی لێ دێ بالفعل دەزانم و بەوەی کە خوای گەورە تەقدیری خوای پەروەردگار علمی خوای گەورە بە مویەک لێیلا نادات. بەڵام وەکو گوتم بۆی کەس احتیجاج نەکە بە لەوح المەحفوظ، پێغەمبەرانیش و مەلایکەتانیش عەلەیهیمو سەڵات وسەلام ئاگاداری نین. بۆی کە ئەمنوت و نەڵێن وەڵا جا مادام وەیە خوای گەورە لە ئەزەلەوە بڕیاری لەسەرەمە داوە، ئەو زۆر هەڵەیە. خوای گەورە پێغەمبەری بۆ ناردووین، تەماشای ژمارەی پێغەمبەران لە فەرمودەیەکدا دەڵێ 124,000 پێغەمبەری ناردوو. بۆ ئێمە پێغەمبەرێکی بۆ ناردووین عەلەیهی سەڵات وەسەلام
بە گەورەی و عەزەمەتی خۆی هەموو شتێکی ئەو پێغەمبەرەی بۆ حفظ کردوون خوای پەروەردگار تەبارەک و تەعالا هەم پەیامەکەی کە بۆی ناردووە کە گۆڕانکاری بە حرفێک تێدا نەکراوە ئینا نەحنو نەزەلنا الذیکر وئینا لەه لەحافیظون و هەم هەموو حەرەکات و سەکەناتی ئەو پێغەمبەرەی عەلەیهی سەڵات وسەلام بۆ حفظ کردوین بە ڕێگایەکی تەندروست پێمان گەیوە بۆ کە ئێمە ئەو پێغەمبەرە بکەینە قودوە و پێشەنجی خۆمان عەلەیهی سەڵات وەسەلام و یەک دنیا دڵخۆشی و تەشجیعی کردووی نەگە پیاوی باش بین دەتان بەمە بەهەشت لێتان خۆش دەبم عەزابتان نادەم حور العینتان بە قسمەت دەکەم قەسر و قسووری بەهەشتان بە قسمەت دەکەم ڕووباراوی بەهەشتان باخچە و باخچەی ڕازاوە و کە ڕووباری بەناودادێ ئەنواع و ئەشکال شتی ڕاستەقینە و حەقایقی پێگوتووین لە مقابلی چی؟ لە مقابلی ڕێکخستنی ئەو حەرەکات و سەکەناتانەی کە هەمانن بە گوێرەی شەریعەتی خوا و یەک دنیا خوای پەروەردگار هەڕەشە کە جێبەجێشی دەکا ها ئەگەر عەفومان نەکا چونکە جاری وای هەڕەشە دەکا بەڵام لە دەستی نایە ئیوای هەڕەشە و گوڕەشە دەکاتن وەلیلله المەثەل الأعلا بەڵام هیچ پێ ناکرێت ئاهای وایە دەڵێ من ئیسرائیلی مەو حەکەمەوە لەسەر خەریتەی دنیا بەسوانی پێی ناکرێت بەس خوای پەروەردگار کون فەیەکون هەموو دنیایت بۆ مەو حەکاتەوە جا دەفەرمێ و ئەمەڕەهم بطاعەته خوا ئەمری پێکردووین کە چ بکەین طاعەت برا بە ڕێزەکانی خۆم زۆر شامیلترە لەوەی کە مەسەلەن خەڵک تێیگەیشتوە بەس بە نوێژ و بە ڕۆژ و بەوانە گوێڕایەڵی خوای پەروەردگار ئیطاعەی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا یانی چی؟ یعنی هەرچی کە خوای پەروەردگار ئەمری فەرمووت و گوێڕایەڵ بی نوێژ دەکەی ڕۆژوو دەگری زەکات دەدەی حەج دەکەی چی دیکە درۆ نابی بکەی بۆ چکە خوای گەورە نەهی لێ کردووە نابێ ڕیباخۆر بی لەبەرەوە خوا نەهی لێ کردووە دەبێت ڕاستگۆ بی لە قسە و گفتارتدا بۆ چکە خوا ئەمری پێ کردووە و دەبێت نەرمونیان و خاوەن حلم و لەسەرخۆیی بی لەگەڵ دەور بۆ چکە خوا ئەمری پێ کردووە و دەبێت دڵسۆز بی بۆ خوا بۆ پێغەمبەری خوا بۆ دینەکەت خوا ئەمری پێ کردووە کەواتە خوای پەروەردگار ئەمری پێ کردوین کە ئیطاعەی خوا بکەین و ئیطاعەی خوای پەروەردگار لەسەروی ئیطاعەی هەموو شتێکی دیکەیە هەر کەسێک ئەمرێکی پێکردی هەر کەسێک قسەیەکی پێ ڕاستپاردی هەر کەسێک شتێکی پێ ڕاستپاردی کە پێچەوانەی ئەمر و فەرمانی خوا بوو نایم بە قسەی بکەین پێغەمبەرە فەرمی عەلەیهی السەلام لا طاعة لمخلوق في معصية الخالق ناکرێت و گوێڕایەڵی خەڵکانێک بی کە پێچەوانەی ئەمر و فەرمانەکانی خوان إنما الطاعة في المعروف گوێڕایەڵی و سەرپێچینەکردنی ئەمر و فەرمانەکان لە شتێکە کە شەرعی بێ با جاری وایە لەگەڵ حەز و ئارەزوەکانی من و تۆشدا تێک نەکاتەوە بەڵام دەبێ ئینسان گوێڕایەڵ بێ و ئەو جا دەفەرمێ وەنەهاهم عن معصيته و خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی نەهیشی کردو کە ئینسان سەرپێچی ئەمر و فەرمانەکانی بکات جا کە دەڵێ وەنەهاهم عن معصيته هی پێغەمبەریش دەگرێتەوە عەلەیهی سەڵات وسەلام نابێ سەرپێچی ئەمر و فەرمانەکانی خوا و پێغەمبەری خوا بکەین ناکرێت و بڵێ وەڵام منەوەی کە خوا فەرموویەتی بەسەر چاو بەڵام بەخوا عیلاقەم لە پێغەمبەر نییە عەلەیهی سەڵات وسەلام ئیمانت دانامەزرێ بە موسڵمان لە قەڵەم نادرێ لەبەرەوە برا بە ڕێزەکانی خۆم خوا زیارم کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا عاقبەت خێرمان بکاوە سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەت بکام کە ئایەت و حەدیث زۆرن لەو بابەتەوە بەڵام کاتەکەمان بەرەو کۆتایی دەڕوە و کاتەکەمان ڕێمان پێنادا یعنی خوای پەروەردگار بۆ نمونە دەفەرمێ ئەیوهە الناس اعبدوا ربکم لە شوێنێکی دەفەرمێ فلا تجعلوا لله أندادا لە شوێنێکی دەفەرمێ واعبدوا الله ولا تشركوا به شيئا وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا زۆرن ئەو ئاەتانەی کە تەرکیز لەسەر گوێڕایەڵی خوا دەکەنەوە و تەرکیز لەسەر ملکەسکردنمان دەکەنەوە بۆ خوا و خۆ دوورکردنەوەمان دەکەن لە بێ ئەمر و فەرمانیکردنی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا وصلى اللهم على محمد
وعلى آله وصحبه وسلم. Oh